بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد، خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران لەگەڵ ئێوەی ئازیز بەیەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەمەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ یۆسف خەلیل پورئازەر، ناسراو بە یۆسف پاراستان، هەسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن، فەرمن بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک یۆسف گیان زۆر بەخێر بێت، سپاس لەوەی کە میوانی بەرنامەکەمانیت. زۆر سپاس کاک کەریم گیان، سڵاوم هەیە بۆ جەنابت و بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە. هیوادارم ماندوو نەبن دەستەندارکارانی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. زۆر سپاس. کاک یۆسف سەرەتا بیۆگرافیەکی کورتی خۆی باس بکە، دواتر دەچینە ناو قسە باسەکانمانەوە. پێم خۆش. بەسەر چاو. کاکە گیانە، من لە شاری مەهاباد لە بنەماڵەیەکی مامناوەندی لەدایک بووم. 5 خوشک و 3 برا بووین و ئێستا تەمەنم هەر منداڵ بوو، هەر 5 ساڵانە بووم. ماڵمان چوو بۆ سەردەشت و لە سەردەشت مەدرسەی سەرەتاییم دەست پێ کرد. لە دواییدا لەوێ شاردەبیرستانم خوێند، دوایی چووم بۆ دانیشتەرا، بۆ دانیشتەرای مقەدەماتی شاپور و بوون بە معەلیم. لە ساڵی 92 هاتوومە نۆروێژ، ماوەی چەند ساڵان هەتا 91 پێشمەرگەی کۆمەڵە بووم، لە نێو سەفی کۆمەڵیدا هەڵسوراوی ئەو تەشکیلاتە بووم. پاشان هاتم بۆ ئوروپا و ئێستا لە نۆروێژ جێگیرم. ئیزدواجم کردو و 3 منداڵم هەیە، کوڕێک و 2 کچم هەیە کە یەکیان 31 ساڵە و 28 ساڵ و 23 ساڵ. هیوادارم هەر خۆش بن بۆت، بەڕێزشان هەر خۆش بن و سایەتان لەسەریان کەم نەبێت. پێم خۆشە بگەڕینەوە بۆ سەرەتاکانی ژیانت، ئەو شوێنەی کە لێ لەدایک بووی هەتا ئەو کاتانەی کە ڕاستچەپی خۆت دەناسی دەبی بە لاو و تازە لاوێک و نزیک دەبێەوە لە ڕاپەڕینی 57. ژیانی بەڕێستان چۆن تێپەڕ بووە، لە چۆن بنەماڵەیەک لەدایک بوون، ئەگەر ئەوە باس بکەیت کورتەیەک لە ژیانی خۆت لەو بابەتەوە. هەروەکو عەرزم کردی، من لە مەهاباد لەدایک بووم، بەڵام ئێستا تەمەنم 5-6 ساڵ بوو، 5 ساڵ بووم کە بابم بە عنوانی کارمەندی ئیدارەی سەبتی ئەسناد و ئەملاک منتەقیل کرا بۆ سەردەشت، کە لە سەردەشت یەکەم جار بوو ئیدارەی سەبتیان دادەنا. ئێمە ئەو کاتی کە چوینە سەردەشت شتی منداڵی مەهابادم بەڕاستی زۆر لەبیر نەماوە، بەڵام ئەو وەختی کە چوین بۆ سەردەشت لە بیرمە قسەیان لەسەرەوەی دەکرد شاری سەردەشت 10,000 کەس بوو، شارێکی چکۆڵی و خنجیلانە و خولاسە ئێمە زۆرمان پێخۆش بوو، بۆ ئێمە زۆر تازەجی بوو. و ئێمە لە ئەساسدا بنەماڵەیەکی وەکو باسیشم کرد، بنەماڵەیەکی مامناوەندی بووین و کاروبارمان زۆر عادی دەڕۆیشتە پێشێ. پاشانە من هەروەکو عەرزیشم کردی کە مەدرسەم لەوێ دەست پێ کرد و دەبیرستانم دەست پێ کرد و ئاخرەکەی بووم بە معەلیم. نازانم چی دیکە لەسەر بنەماڵەی خۆمان باس بکەم. شتێکم بیر هاتەوە کاک کەریم گیان، ئێمە کە من 5 خوشک و 2 برای دیکەم هەیە، بەداخەوە چەند ساڵەوەی پێش یەکێک لە خوشکەکانم فەوتی کرد و ئێستا 4 خوشکم هەیە کە نەمتوانی لە بە خاکسپاردن و یا لە نێزیکەوە بیبینمە، ئەوەش لەوەش بێ مەحروم بوو. بەداخەوە یادی عزیزی بەخێر بێ و هیوادارم کە ئێوە خۆش بن. فەرمووتان بوون بە معەلیم، چەند ساڵ معەلیمیتان کرد و لەکوێ معەلیم بوون؟ ئەوە بەر لە ڕاپەڕینە هەڵبەتە لە زمانی بەڵێ من لە مێهری 55 چووم بۆ دانیشتەرا، لە خوردادی 57 تەوا بووم کە ئەو کات هەمزەمان بوو لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی و ئێحترازەکان لەنێو ئێراندا، و هەر ئەو کاتی کە ئێمە لە سەردەشت لە دوای دەباسی دەکەم جەمعیەتمان پێکێنا و جەمعیەتی پارێزگاری لە مافی گەلی کورد و لەگەڵ دەستپێکردنی هێرشی درەندانەی ڕژیم من لەگەڵ سەفی کۆمەڵە لەگەڵ تشکیلاتی کۆمەڵە
تێکەڵ بووم هەر لەو کاتەوە خەریکی کاری سیاسی و پێشمەرگایەتی و ئەوە بوو. زۆر باشە. با کەمێک لەسەر ئەو سەردەمی دەورانی بەر لە معلمی و دەورانی معلمیت هەڵوێستە بکەین، بەر لە ڕاپەڕینەوە تازە زەمزەمەی هاتنە مەیدانی خەڵک و ناڕزایەتی دژ بە ڕژیمیشا دەست پێ دەکات. پێم خۆشە بزانم ئەو کات بەڕێستان هەستان بچێ حاڵ و هەوایەک دەکرد لە فەزای فەرهەنگیەکاندا، لە فەزای معلم و دانیشتووەکاندا هیچ باسێکی سیاسی دەهاتە گۆڕێ یا ئەو باسانێک کە داهاتنە گۆڕێ چی بوون ئەساسەن تا دواتر منجەر بەوە دەبێت کە لەگەڵ مەجموعەیەک لە ڕفەکان باس دەکەی کە ئەنجومەنێک بەناوی ئەنجومەنی دیفاع لە خەڵکی کورد پێک دێنن. پێم خۆشە ئەو سەرەتایە باس بکەی کە پێشزەمینەکانی چۆنن و ئەو فەزایە چۆن بوو کە تێیدا ئەو جەمعیەتە تشکیل دەبێت. لە ئەساسدا ئەوە شتێکی کورد نییە کە من یەکسەر بچمە سەری و تاریفی ئەو موقعی بکەم ئەو فاسیلە کورتەی کە ساڵی 57 دەتوانم بڵێم دەگەڕێمەوە بۆ ئەو جێگایەی هەوێنی سیاسی و من چۆن واریدی گۆڕەپانی سیاست بووم لە ئەساسدا لەوێڕە و ئەو باگراوندەی کە لە وجودی مندا هەبوو، ئەو باگراوندەی کە لە وجودی مندا هەبوو و ئەو زەمینە ناڕزایەتیە و چین و تووڕەیی و قینەی بەرامبەر بە زۆرداران بە داگیرکەران و بە بەرامبەر بە هەم بە ڕژیمی ئێران و لە ئێستاشدا بە بەرامبەر بە ڕژیمی کۆنەپەرستی جەمهوری ئیسلامی لەوێ ڕام پێ حەز دەکەم دەست پێ بکەم ئەگەی لەسەر بێ. من لە ئەساسدا بوونی سیاسی بوونی خۆم واقعاً تەأسیراتی بابم زۆر تەأسیری لەسەر مندانە. بابم یەکێک لە تێکۆشەرانی ساڵی کۆماری مەهاباد بوو. ئەو کار لەگەڵ لە کۆماری مەهاباد مەسئولیەتی بووە، زۆر کاری کردووە. عادەتێکی هەبوو بابم یادی بەخێر بێ هەمیشە بیرەوەریەکانی خۆی بۆ ئێمە دەجێڕایەوە. هەم سکۆڵەش بووم منداڵیش بووم زۆر بە ئیشتیاقەوەدا دەیشتین جوێمان لە قسەکانی دەگرت. بابم باسی ئەوەی دەکرد ئەو کات کە لە سەردەشت بووە دەوری پادگانیان داوە لەگەڵ کابراایەکی لەو منتەقەیدا کاریان بەدەست بووە بە نێوی زێڕۆ، لە دواییدا جێی شەڕەکانی هەموو باز دەکرد و ئەوانە خولاسە بە تەوری کولی ینی بێپسانەوە بابم بۆی باز دەکردین ئەو خاتراتانەی ئەو شکستانەی هەڵەکانی باز دەکرد. بەڕاستی بۆ من دەتوانم بڵێم کتێبێک بوو لە مێژووی جێڕانەوەی ئەو کاتی کۆماری مەهاباد زۆری من لێ فێر بووم. بە دوای ئەوەیدا کە ئەو جەریانانە ئەو زەمینە ئەو نوتفەیە لە ناو دڵی مندا پەیدا ببوو، وردە وردە گەورە بووم. ئەمە بوو بە ساڵی 46 و 47. لە ساڵی 46 و 47 بۆ خۆت دەزانی کە حرەکەت ئەو دەمی حرەکەتی ئەو پێیان دەگوت کۆمیتەی ئینقلابی ئیسماعیلی شەریفزادە و فایق وان. ئەو وەختی بوو کە من لەگەڵ بابم زۆرتر بابم عەلاقەمەندیەکی زۆری بەڕاو هەبوو. ئەمە دەچوین بۆ ناوچەی بۆ دیهاتەکان دەماینەوە، زۆر گوێ بیزی ئەو داستانانە دەبووم. عەلاقەمەندیەکی زۆر سەیرم پەیدا کرد بوو بە حەدێک هەمیشە مەشغەڵەم بوو کە لەو مەوردەی داشت بزانم. تەنانەت جارێکی نازانم خۆتان بیست پێتان یانا شەڕێک کرا لە شوێنێک کە زەمانی قادر شەریفی بوو لە شوێنێک بە نێوی سەرشیو، لە سەرشیوی سەردەشت ئەوان لە جگایکی دامەزرا بوون جەماعەتی قادر شەریفی بە نێوی سپیلک و جاش و ژاندەرمە لە سەردەشتی ڕاکەچوو بوون کە کابراایان لەگەڵ بوو نێوی هەڵمەت بوو چەند نەفەر کە یەکیان خەڵکی شاری بوو. چون لەوێ شەڕێکی زۆر باش دەست پێکرا کە 3 نەفەر لەوان کوژرا لە جاش و پاستار کە ئەوەندەی نازامەوانی ئەوی دیکار شاربووە یان نا، و کەسێکی تەشکیلاتیش کە تەشکیلاتی مەخفی بوو لەگەڵ قادر شەریفوان هەر ئەو ڕۆژە چەکی هەڵگرت و ئەویش لەوان کوژرا بوو. بە دوای ئەوەیدا ئەو شەڕە ئەمە کە دوایی لەگەڵ بام چوین بۆ ڕاوی من ئەوەندە عەلاقەمەند بووم حتا چوینە عینی جێگاکەی جێگای شەڕەکەی و خەڵک دەیانجێڕاوە کە چۆن مەیتی ئەو ژاندەرم و شتەکان لە سەربانی سەرشیوێ بووە و
دەوڵەت داوای لە خەڵکی کردو بە هێلیکۆپتێری پسنمەیتەکان بێنەوەوانە ئەوانە هەموو لە دڵی مندا کەڵەکەی دەکرد و شت فێر دەبووم. پاشان هەر لەوێ لە سەردەش ئێستا منداڵ بووم زۆر عەجول و شلوق و زۆرم پێخۆش بوو سەر دەربێنم ئەوانەیان هێناوە لە سەردەشتێ ناشتیانن. ئێستاش لە بیرمە لە گوێمدایە کە تیمساری وەیسی لەسەر قەبران دەیگوت قادر شەریف ئەزجونێ ما چی میخایی. هەموو ئەو شتانە ئەمنی عەلاقەمەند کردبوو کە ڕۆژ بە ڕۆژ بزانم ماجرات چیە بوو ئەوەیە لەگەڵ بابیشم زۆر جار بەحسمان دەکرد. بە دوای ئەوەیدا هەر لەو ساڵانەدا بوو کاکەریم کە مەلا ئاوارە لە دێی دیواڵان لەگەڵ دوو کەسی دیکە مەلا ئاوارە لێ مەحاسرە کرا و لەلایەن بە خاتری سیخوڕی کابراایەک بە نێوی حەسەن سەکرد کە دەوڵەت چوو لەوێ مەلا ئاوارەیان مەحاسرە کرد و مەلا ئاوارەیان گرت و هێنانەوە بۆ شاری سەردەشت. ئەوە وەکو عەرزم کردی من ئەوەندە عەلاقەمەند بووم لە پادگانی وانەی چێکی سوخەڕانیان بۆ مەلا ئاوارەی دانا دادگاییە کە قسە بکە بۆ چۆتە دەرێ. زۆرم پێجالە بوو. ئێستاش قسەکانیم لە بیرماوە لێگوت لەبەر خاتری زوڵم و زۆری ئەرتەش و من تووتنەوانێک بووم نادێش بەرهەمی دەسرەنجی خۆم بەڕاستی زۆر فەقیر بووین هەژار بوو خەڵک نەدار بوو ئەوە بوو کە من چوو بوومە دەرێ. ئەو ڕۆژەش کە ئەعدامیان کرد مەلا ئاوارەیان هێنایەوە دەوڵەت لە شوێنێک کە دوای ئەمە جەمعیەتمان لەوێدا ناسا کۆمەڵی پارێزگاری مافیگەلی کورتە لەو جگای نێزیک بوو تقریبەن لە نێو شاریدا خەڵک لێی دیار بوو بە هێلیکۆپتێرەکە لەوێ نیشت و مەلا ئاوارە و مەلایەکی دیکە بوو هێنان لەوێ لە بەردەڵانێکی لێ بوو لە پێش چاوی خەڵک لەوێ ئیعدامیان کردن. پاش ئەو مەسلەی کە ساڵی 46 لە منتەقەیدا دەوڵەت دەستی کرد بە زوڵم و زۆریەکی یەکجار زۆر. ئەویش ئەوە بوو کە سەروان بۆ نمونە لە بیرمە سەروانێکە بوو ئەفسەرێکە بوو بە نێوی عەزیمی بە وشکی ڕیشی خەڵکیان دەتاشی شکەنجیان دەدان بۆ خەڵکیان دەگوت کە دەبێ ئەگەر تفەنگتان نیشە بچن پەیداکەن بۆەوەی کە تەحویلی دەوڵەت دێدەنەوە. یا نەفەرێکی دیکە بوو بە نێوی سەروان هۆرموز کە خەڵک زۆری لێ دەترسا بە نێوی قەمچەڕەش. ئەوە سەروان هۆرموز بە قەمچەڕەش مەشهور بوو زۆر لەو کەس ڕەفیقانەی مەکە خەڵکی منتەقەی ئەڵوەتان و ئەوانە دەیناسن کە چ زاڵمێک بوو. هەروەها زوڵم و زۆری ساواکی ئەوانە هەموو ئەوە لە مندا کەڵەکە ببوو پێم خۆش بوو ڕۆژێک جەریانێک بێشتێک بێ ئەمنیش بەشدار بم لە دژی ئەو زوڵم و زۆریەی. هەمزەمان لەو وەختەشدا بوو کە شۆڕشی مەلا مەستەفای بزۆتەوەی ئەو دیوی وجودی بوو و ئێمە بە خاتریەوەی شارێکی مەرزی بوو دەچوین بۆ دەوروبەری بە تایبەت ئێمەگە دەچوین بۆ ڕاوشتیوان لەسەر شاخەکان تەنانەت جوێمان لە تۆ بوو بۆمباران و ئەوەش دەبوو و ئەو جار بەعزە خەڵکێکی بریندار کە داهاتە ئەو دیوی ئەوانە بۆمە ئەوە بوو. ئەوەندە عەلاقەمەند بووم گوێم بە دەنجی ڕادیۆ شۆڕشی کوردستان دەگەر ئەو دەمی زەبتی سەوت هەبوو ئەوی دەسوڕان نازام لە بیرت دەیانە ئەمە حتا سرودەکان ئەو سرودانەی بۆ پێشەوە پێشماکە و بارزانی ئەو دەمی کە هەستی کوردایەتیم هەبوو وەگوانم بیر دەکەوە تێنە دەگەیشتم تەحلیلی سیاسی بۆ بکەم هەموو ئەوانە لە دڵی مندا ببووە زەمینەیەک بۆی کە من بتوانم واردی کاری سیاسی ببم. پاشان دوای ئەوەی ڕژیم کە ڕووخا جا من شتێکم لە بیرچوو بڵێم لەو فاسیلەیدا کە ئەمە گوێم لەوانە دەگرت و وردە گەرم ببووین بەرامبەر بە ژاندەرم و بەرامبەر بە هەرچی ئەرتەشی بوو ساواک و شتیوا بوو حساسیەتێکی یەکجار زۆرمە بوو لە خۆم نیشان دەدا. مەسەلەن ئێمە بەڕاستی منداڵیش بووین زۆر تازە پێگەیشت و بووین لەگەڵ دوو نەفەر لە ڕەفیقە خۆشەویستەکانی بووین کە بە خۆشی و هەرچیان لە حەیاتدا ماون کاک محەممەدی مەحمودیان و کاک عەلی عەزیز و ڕەغدەم چوین شەوێ ساواچێکمان گرت بە هەر سێکمان لەو ساواچەی دەین لە دواییدا لە چاو هەموویان ئەو کە بڵاوە کراوەوە من ئاشکرا بووم گرتیانم و خولاسە بردیانم لە شارەبانی
عزیەتیان کردم لێ ئەندامی 3-4 ڕۆژان ڕایان گرتم بەڵام هەر ئیحترافم نەکرد. منزوو مەبەستم ئەوەیە کە ئەو وەختە بوو کە من واردی گۆڕەپانی سیاسی ببووم وردە وردە ئەو نوتفانە لە دڵی مندا پێکات بوو و بە دواییدا کە ئەوەی هەرەسێنانی شۆڕشی مەلا مستەفای لە 57 کە خەڵک هاتنە ئەو دیوەی بە دوای کۆنفرانسی نەفتی شاو سەدام حوسێن لە ئەلجەزایر کە ئەو وەختی من لە ڕۆژنامەیەکیاندا نووسی بوو مەلا مستەفا نووسی بووی کاری من تەمام شد. ئەوانە هەموو شتەهایەک بوون کە بەڕاستی من هەم خەمم لێ دەخوارد هەم پێم ناخۆشە لەبیر بە وەختی کە خەڵک هاتن بە دوای کۆدڕەوەکەیدا بە دوای هەرەسێنانەکەیدا کە پێشمەرگە چەکی خۆیان فرەدەدا خەڵک ئاوارە بوون 3-4 ڕۆژان هەردەگریامنانیشم پێ نەدەخرا زۆر ناڕەحەت بووم. بۆیە ئەوانە ببوو بە شتێک بە باگراوندێک لە دڵی مندا کە ئەمن بتوانم لە ئایندەیدا چۆن ڕێگایەک ببینمەوە ئەلێرەدا وارد بوومەوە. باشە بە هەموو ئەو پێشینانەوە بە هەموو ئەو پێشزەمینانەی کە هاندەرتن بۆ ئەوەی کە بەرەو مەسائلی سیاسی گەرایش پەیدا بکەی وە کونجکا و دەبی سرفەن بە نسبەت بە زۆر مەسائلی دەوروبەرت کە دەگوزەرێ وەری لە بەر لە ڕاپەڕین و شتەیان لە حاڵ و هەوای ڕاپەڕیندا ئەو بەشدا مەجموعەیە ئەو جەمعیەتە پێک دێنن لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانت ئەو کات بیرۆکەی پێکەنانی ئەو جەمعیەتە چ بوو لەسەر چه ئەساسێ یا ئەساسەن چی تاقیب دەکرد دەیەوێت چی بکات؟ عرضت کە لە دوای ئەوەیدا کە لێرە ئیدامەکەی بدەمەوە ئەو وەختی ساڵی 76 بوو کە یەکێتی دروست کرا هەر لەو وەختیەوە تقریبن پاش ماوەیەکی نازانم بەڕاستی لەسەر ڕێگایەکیەوە بوو ئەمن توانیم لەگەڵ هەستەیەک چەند کەسی بووین کە نەوت و شتمان دەدیت و ئەوانە یارمەتی یەکێتیشمان کرد. مەسلەی ئەو جەمعیەتی کە جەنابەت باسی دەکەی هەمزەمان بوو لەگەڵ دەستپێکردنی تەزاوڕاتەکان. من وەختی کە لە دانیشتەرای گەڕا بوومەوە ساڵی لە خوردادی 57 لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵا ئاشنا بووم لەگەڵ کاگە حەمەسوور لەگەڵ کاک سەیبراهیم لەگەڵ کاک ئەحمەدی خورشیدی لەگەڵ کاک محەممەدی حەمەی موحتەدی ئەوانە لە منتقەی ئێمە بوون بەبێ ئەوەی کە بە حقیقت بزانین ئێستا کە لەکوێدا کار دەکەن و چۆنن و ئەوانە بەڵام دیار بوو کە کەسانی سیاسین و شتیان دەزانی و ئێمە من بەش بە حاڵی خۆم لەگەڵا و چەند ڕەفیقی پێکەوە بووین هەمیشە تەمایلی ئەومان بوو کە لیان نێزیک بین و سەرێک دەربێنین. وا بوو هەر لەو کاتەیدا لە تەزاوڕاتەکاندا ئێمە بەشداری زۆر جددی و فعالمان دەکرد. پێم خۆشە هەر دەگەڕێمەوە جەمعیەتەی جەنابتم لەبیر نەچێ پێم خۆشە ئەوە باس بکەم کە یەکەمین تەزاوڕات لە سێڕای ساواکی ڕا لە سەردەشت دەستی پێکرد کە ئێمە بەڕاستی فقط 6 نەفەر بووین. لەو 6 نەفرەیەوە کابراایك بەدە کوڕێک کە نازام لەسەر دەیانگوت چاوی لە کچان کردووە بە دەست پاسەبانێکی بوو گرپویان ئەمەش بە پاسەوانەکەمان گوت کە ئەو وەی بەریدەن بەری نەدەدا لە دواییدا وردە کرمانە احتراز و تەزاوڕات لە سەردەشتێش بۆ یەکەمین جار دەستی پێکرد و یەکەمین جار بوو کە لەو تەزاوڕاتەیدا ژنێک بە نێوی فاتم حەداد و کابرایەکی دیکەی کە نەجار بووە لێوە تێکەڵ ئێمە بوون و تەزاوڕاتەکە گەورە بوو. لەو فاسیلەدا بوو کە لە چەندین تەزاوڕات توشتی ئاوادا بەشدارمان کرد بەشدار بووین مجموعەیەک لە ئێمە چەند ڕەفیقێک بووین کە یادیان بەخێر خۆشە من لێرە بەڕاستی یادێکیان لێ بکەم ناویان بەرم بەخۆشیەوە هەموویان زوربیان لە حەیاتدان کە قادری شافعی کە عەلی عەبداڵی کاک محەممەدی مەحموودیان کاک سەعید ئاقایی کاک یادی بەخێر شەهید عەزیزی بایزیدی کاک ئەحمەدی شەریفی ئەمانە مەجموعەیەک لەو ڕەفیقانە بن هیوادارم ئەوانەی کە لە بیرم چون دڵیان لێم عاجز نەبێت ئەمە دەفکری ئەوەی دابووین دیار بوو لەژێر تەئسیراتی کادرەکانی کۆمەڵا
و لە شارەکانی دیکەژە و جەمعیەت دروست ببوو ئێمەش لەوێ ئەو جەمعیەتەمان دروست کرد بە نێوی جەمعیەتی دیفاع لە خەڵکی کورد بەنیسبەت خۆمان ئێمە فعال بووین تەقسیمی کارمان دەکرد دەچوین بۆ دێهاتەکانی دەوروبەر قسەمان بۆ خەڵک دەکرد ئیعلامیەمان بڵاو دەکردەوە جاری وا بوو جەریاناتی دیکە دەهاتن لە بیرمە یەک دوو جا کاکسە ئیبراهیم لەوێ هات لەگەڵ چەند کەسانی دیکە لەوێ کۆبوونەوەی دەگرت و توانی بوومان بەڕاستی زۆر تەسیر گوزار بین لە شارەکەی ئەوانەی تازە پێدەگەیشتن جوانان مەحەسیلەکان زۆر خەڵک ڕۆژانە سەریان دەداین لەو رابطەدا بوو کە ئێمە ئەو جەمعیەتەمان پێکێنا زۆر باشە من بە تەوزیحاتێکە بەڕێستاندان بۆ ئەوەی کە باگراوەند بووە بۆ ئاراستەبوونت بەرەو مەسایلی سیاسی هەمووی ئەوانە بە زۆری هەز دەکرێت کە مەسلەی نەتەوایەتی مەسلەی کوردبوون و ئەوانەی تێدا زیاتر بەرجەستە بوو ینی هەر لە سەردەمی خازی محەممەدەوە هەتا جەرانەکانی دیکەی دواتر کە باستکردن بەشی زۆری ئەوەی بەسەردازاڵ بووە و بەڕێستان فکرەتی سیاسی و ئاراستەی سیاسیتان ئاوا گۆش دەگرێت بەڵام بە تەبعی ئەوەی کە لە فاصلەیەکی زۆر کەمدا لەگەڵ هاوڕێیانیشی کە هەڵسوراوی کۆمەڵە بوون و دواتر وەکو ڕاهبەرانی کۆمەڵە دەناسرێن و بەرچاو دەکەون لەژێر تەئسیری ئەوانەدا زۆر ئاراستەتان دەگۆڕدرێت پێم خۆشە بزانم دلیلی چییە بەڕاستی پێشتر ئەو هەستە نەتەوایەتی تا چه ئەندازە بووە مەسەلەی چینایەتی هەستکردن بە زوڵم و ستەمیشی دیکەی مزاعەف کە بێجگە لە زوڵمی نەتەوایەتی لە گۆڕدا بوو چەندە بوو بۆ ئێوە زۆر جوانە ئەساسدا کاکەریم من دەتوانم بڵێم تا پێش ساڵەکانی 56 و 5 و 54 و ئەوانە حقیقەتەن بە نودرەت کەس هەڵدەکەوێت هەتاوەی کە گوێشم لێ ببێ توانی بێ بناغەی فکری خۆی لەسەر ئەساسی مەسائلی چینایەتی من ئێستا لێرەدا بڵێم وڵایی هەلا وەڵێن ڕۆژەوە چەپ بووم و لا وەڵێن ڕۆژەوە هەستم بە مەسائلی تەبەقاتی کردوەوە شتێکی نادروستە من باگراوند یا زمینەی ئەو شتێک کە ئەمنی زۆرتر بەوە کێشا لە پێشا ئەو زوڵم و زۆریە بوو لە عینی حاڵیشدا بۆم مەلموس بووی کۆمەلگای ئێرانم دەدیت خەڵکم دەدیت خەڵکی فەقیر و هەژارم دەدیت بەڵام بۆم لێک نەدەدرایەوە لێم نەدەزانی ڕاستیەکەی بەڵام وردە کە وەکو عەرزم کردی کە یەکێتی نیشتمانی پەیدا بوو بەعزە جارێکی چاومان پێدەکەوتن یا لێر و لێوێ دەمان بی سێندێک ئیعلامیان کە هاتووەمە حتا بڵاومان دەکردەوە ئەوان باسی مارکسی لێنینیستیان دەکرد ئەوان لایەنگری ئەو خەتە بوون و جەریاناتی دیکەی چاپ لە ئێران مێژووی ڕابردووی حیزبی توودە وردە ئاشنا بووین لەگەڵ ئەوانە عەلاقەمەندێکی تایبەتیم ئەمن بۆ خۆم پەیدا کرد بوو بەڵام بەبێ ئەوەی زۆریشی لێ بزانم بمبورە فەرمووەگەر قسەیشتی وەختێک لەگەڵ مەسایلی سیاسی ئابە و چڕۆپڕیە تێکەڵ دەبی و تا ئێستا خەتی سیاسەکە تا ڕادەیەک بەرە و چەپبوونە لە کاتی ڕاپەڕین و سەردەمی ڕاپەڕیندا جەریانەتی دیکەی چەپ زۆر دێنە ساحەی سیاسیەوە کۆمەڵە یەشێک لەو جەریانەیە کە دوای هەموویان ئەعلانی مەوجوودیت دەکاوە تا ئەو کات تەنیا ڕەنگە بە چێهرە چەند کەسێک لە کادرەکانی لە ڕێبەرەکانی ناسراون وەلی زۆر زوو دەبێتە جریانێکی کۆمەڵایەتی و ئیجتیماعی و پەرەدەستێنێ زیاتر لە هەموو جەریانەکانی دیکە ئەو تەفاوتە چ بووە بەڕێستان تەشخیصتان لەم بابەتەوە چ بوو چۆن بوو کە کۆمەڵە ئینتخاب دەکەن وە زەرفێکی سیاسی بەڵام جەریانەکانی دیکە باوەسوەیە کە چەپن ئەو دەم جەرایانی دیکەی زۆر گەورەتر لە کۆمەڵە لە ساحەی سیاسیدا بوون بەڵام کۆمەڵە ئینتخاب دەکرێت من شتێکە زۆر وردە وەکو جنابت ئیشارەت پێکرد بەرەو ئەوەی کێشام لەسەر ئەو زمینەی کە لە مندا وجود هەیە لە ئەساسدا لەسەر زوڵم و زۆریە کە لە کوردستان دەکرا و ئەوانم بە چاوی خۆم دەدیت
ئەو جار وردە وردە تێک بە تێکەڵابوون لەگەڵ ئەو ڕەفیقانەوە ئەو شتانەی کە باسم کرد لە تەزاوڕاتەکاندا لە شوعارەکانی کۆمەڵی لە قسە باسەکانیاندا متوەجێ بووم کە ئەمە جەریانێکی مدێرنە، ئەمە تازەیە، ئەمە جەریانێکە کە بناغەی فکری لەسەر ڕێبازێکی مارکسیست دامەزراوە و بناغەی فکری چینایەتی هەیە. بۆیە قسەی ئەوان لەسەر دیفاع لە ژن لە منداڵ لە حقوقی ئینسان لە بەرنامەی هیچ حیزبێکی دیکەدا لە ناڕەزایەتیەکاندا ئەوە نەدەدیترا و شتەکانی کە بەڕاستی کۆمەڵە باسی دەکرد زۆر مەلموس بوون بۆ خەڵک. بە نەزەری من هەر ئەوە بوو لە ئاخیرەکەشدا بوو بە باعیسی ئەوەی کە کۆمەڵە قەوارەی کۆمەڵە زۆر بە خێرایی گەورە بێتەوە. چونکە تاکو ئێستاژە کرد چاو لێ بکەی ئەوەی ئەو ڕۆی نییە. هێندێک جەریان ئەمە زۆرم پێ ناخۆشە، هێندێک جەریان دەڵێن کۆمەڵە لە ئاخیری داوای لێ هاتووە. لەو ئاخیریانەدا کە تێکەڵ جەریاناتی دیکە بووە بە نەزەری منوانە بوو. کۆمەڵە هەر لە ئەوەڵی ڕۆژەوە پەنجەی کۆمەڵە بە بەرژەوەندی کرێکاران بەرامبەر بە جەهل و خوڕافات لە دژی کۆنەپەرستی و دیفاع لە مافی ژن منداڵ کرێکار هەموو ئەوانە لە عەمەلیشدا لە قسە و بازدا لە تەزاوڕاتەکاندا لە هەڵس و کەوت لەگەڵ ئەو ئینسانانەی کە مەوزوعی کاری ئەو بنەمای فکریە بوون لەوەڕا دەردەکەوێت کە کۆمەڵە ئەو جەریانە بوو وە خۆشەویست بوو لە لای ئێمە. بۆیە من ئەو خەتەم هەڵبژارد. زۆر ڕاستە. دوای ئاشکرابوونی کۆمەڵە بەڕێستان ڕاستەوخۆ دەبنە پێشمەرگە و پەیوەندی دەکەن بە تەشکیلاتی ئەلەنیەوە یا بە شێوازی دیکە کار دەکەن لەگەڵ کۆمەڵەوە؟ من دەتوانم بڵێم بە قەولی کە ئامەسوود جارێکی باسی کرد لەگەڵ چەند هاوڕێی دیکە نەک تەنیا من سێ چوار کەس بووین لە ناو کە بووینە پێشمەرگەی کۆمەڵەی بەردی بناغەی کۆمەڵە بووین. یەکەمین ڕۆژی من بووم بە پێشمەرگەی کۆمەڵە و لە یەکەمین مەقەڕی کۆمەڵەیدا کە لە گۆڕەمەر بووین ئێمە نیوە ئاشکرا و نیوە عەلەنی بوو. لەوێدا کە برایم جەلال کە یەکێتی بوورەها لەوێ ئاموزشی دەداین لە ناو سەفی کۆمەڵەدا بووم و پێشمەرگایەتیم کردو و لەوێ بووم. ئەگەر پێش خۆربوو لەو مۆردەشدا بۆت بەسک. وەڵا بێگومان پرسیارم زۆرە، دیارە گەشتینە نیوەی بڕێک زیاتری بەرنامەکەمان، بۆیە پرسیارەکان چڕ دەکەمەوە و وڵامەکانی هیوادارم کە مختصر بن بۆی زۆر زاویەی ژیانت بخێنە بەرباس. دیارە پێشمەرگایەتی ئەو کاتیەکێک لە بەرجەستەترین ئینتخابەکان بوون بۆ زۆربەی کەسەکان لە سەردەمی ڕاپەڕینی دوای ئەلەنی بوونەوەی کۆمەڵە شار زیرانەکانی دیکەشدا هەروە. بۆچی پێشمەرگایەتی ئەو کات ئەهمیەتی زیاتر پێدەدا یا زیاتر ئەولەویەت بوو؟ ضرورەتەکەی لە چیەوە دەهات؟ البته ئەو سوالە بۆیە دەکەم کە ئێستا زۆر کەس لایەن دەبیستی کە مەسەلەی پێشمەرگایەتی و خەباتی چەکداری بە جۆرەکان دەباتە ژێر پرسیار، بەڵام پێم خۆشە ضرورەتی ئەو سەردەما کە حەقانیەتی دەبەخشی بە دیفاعێکی مەشروع و پێشمەرگایەتی چی بوو؟ کاک کەریمجان، من پێم وانییە هیچ ئینسانێکی کە دڵی بۆ ئینسانیەت لێبدات، کە دڵی بۆ ئازادی و سەربەستی لێبدات، هیچ کەس حەز ناکات چەک هەڵگرێ و خەڵک بکوژێت. پێم وانەیە ئینسانێکی نۆرماڵەوە بکات. ئێمە لە مقابل بە نەزەری من ئەو کەسانەی کە ئەو قسە دەکەن هەموو تاوانەکانی جەمهوری ئیسلامی پاک دەکەنەوە. ئێمە لە ماڵی خۆمان دانیشتوین، ئێمە داوای حەقێکی بەرهەق و ڕەوامان لە کۆماری ئیسلامی کردووە. خەڵکی کورد یا سازمانەکان نەبوون بچن بەردەرگای بە جەمهوری ئیسلامی بگرن و شەڕی پێ بەفرۆشن. تەنانەت خەڵکی کورد زۆریش کۆتا هات. حیزبی دموکرات بە خودگەردانی ڕازی بوو، هەرە پێی خۆش بوو ڕئیسی پایەگاکە کورد بێ و بەخێکەی دیکە مەسەلەن لە پاسدار یا شتی دیکە بن. هەر داهات و خاستەکەی هەتا بڵێ حیزبی دموکرات چوچی کردەوە و لە چەند مورددا حتا
یارمەتی جەمهوری ئیسلامی دەکرد لە چهێنانی لە ئەرتەش بۆ نێو شارەکان و ئەوانە بەڵکەم کە لێنێک بێ سازشێک بێ ئەو ڕژێمە قبوڵیکە کۆماری ئیسلامی بە بچکو لە ترین خاستی خەڵکی کوردستان رازی نەبوو و بێجگە لەوەش کە رازی نەبوو لە 28 مردادا وەختێک کە حملەی کرد بۆ سەر کوردستان بۆ چاو ترساندنی خەڵک هەرچی لە دەستی داهاتدەی کرد ئەو هەموو خەڵکەی کوش دەرنەتیجا کۆمەڵە بە نەزەری من بڕیارێکی زۆر ئاقلانە بەجێگایدا کە توانی لەو ڕۆژەدا وەکو هێزی چەکداری خۆی کۆ بکاتەوە و بۆ بەرژەوەندی و بۆ دیفاع لە مافی خەڵکی کوردستان زۆر بەجێگا هاتوۆتە بەرمەیدانێ بۆیە ئەو ڕۆژە ئەو نەتەنیا ڕێگای پەشیمانی نییە نەتەنیا ئینسان نابێ خۆی نەدامەت بکە بەڵکەم دەبێت زۆر بە شانازیەوە بە نەزەریم باسی بکات لەو کاتەدا ڕووداوی زۆر خێرا ڕووی دەدا و پێویستی بە مەوزەعگیری زۆر جددی و جەسوورانە بوو ئەو مەوزەعگیریانەی کە کاتی خۆی کۆمەڵە بە مەوخا وەڵامی بە زەروریاتێکی سەردەم دەداوە چی بوون بەڕاستی ئەگەر تەرتیبیان باز بکرێت بەڵێ وەکو دەزانی کەریم ئەو سەردەمی حیزبی دیموکرات هاتبووەوە حیزبێک بوو دامەزرا بوو زۆری فەرق بوو لەگەڵ خاستەکان لەگەڵ وەڵامدانەوە بە نیازەکانی بە خاستەکانی بەو شتێکە بەڕاستی زەرورەتی هەبوو بۆ خەڵک و بابەتی ئەساسی بوون کۆمەڵە نەهات تەنیا باوەشێنی ئیحساسات بکات ئیحساساتی نەتەوەیی تەنیا ئەوە بێ بە شاخوچێ و بەرنامەی هەبوو بۆ خەڵک قسەی هەبوو قسەی لەسەر دنیایەکی بەرابەر دەکرد قسەی لەسەر عەداڵەت و یەکسانی دەکرد قسەی دیفاعی لە مافی ژن دەکرد لە دژایەتی مەسەب ڕادەوەستا بنەمای فکری ئەوە بوو بەرنامەی خۆی باز دەکرد هەرچەند ئەو دەمی بەرنمەیەکی واتۆکمەی نەبوو بەڵام کۆمەڵە بەڕاستی زۆر تاثیر گوزار بوو جوابی هەموو خاستەکانی خەڵک دەدا و خەڵک دڵیان پێخۆش بوو ژنان هەستیان بە ئاسۆرێکی ڕوونتر دەکرد کرێکاران وای لێ هاتوو مەسەر تۆگە لەگەڵ کەسێکی قسەت دەکرد چوبای لە مەجلیسێکی باسی کرێکاری کرد با دەیانگووە تۆ کۆمەڵی دیفاع لە ژنا کرد با دەیانگوورە تۆ کۆمەڵی تۆ کۆمونیستی یعنی منزورم ئەوە قسەکانی کۆمەڵی ئەوانەی کە کۆمەڵە دیفاعی لێ دەکردن وا چوو بوو لە نێو خەڵکەوە کە هەر ئەوەش بوو بە باعیسی ئەوەی کە کۆمەڵە وا گەورە بێتەوە و قەوارەی کۆمەڵی هەتا ئێستاش کە ئیدامەی دەدا بە نەزەری من کەسێک ئەو مێژوەشێ حیزبێک ئەو مێژوەشیری نەیە بێ قەت بچووک نابێتەوە بێگومان وایە لە پەنا هەمووانەی کە بەڕێستان ئاماژتان پێکرد دەکرێت بە بڕیاری مقاومەتی جەسوورانە و شۆڕژێرانە لە بەرابەر هێرشی جمهوری ئیسلامیدا بدات کە ئەوە پێم وایە داهێنانێکی زۆر جەسوورانە بوو لە سەردەمی خۆیدا و جواب بە پێویستیی ئەو تۆ بوو کە کۆمەڵە بڕیاری داوە لەگەڵ ئەودا کۆچی مێژووی مەریوان و زۆر ڕووداوی دیکە کە دەتوانن وەکو ئەو ڕووداوانەی کە بە پراکتیک مەوزەعی تێداگرتەوە بە جوابی داوەتەوە بکرێت. بابچینە سەر ژیانی پێشمەرگایەتیت لە ژیانی پێشمەرگایەتیتدا چی هەیە بۆ وتن کاک یۆسف لە کوێ پێشمەرگە بووە لە سوگوردانێک و ئەو ئەرکانی لە دەورانی پێشمەرگایەتیدا پێست پێدراوە و ئەنجامی داون چ بوو؟ پێش هەموو شتێکم لە بیر چوو پێم خۆش بوو ئیشارەی پێ بکەم بەڕاستی من لە کۆترەوەکەی بەریواندا بەشدار بووم لەوێ شانسیەوە و ئیفتخاریەوە من بوو لەوێ کاک فوادم دیت ئەوە یەکەم جار دوای لە یەک ئەوەڵین مەقڕی کۆمەڵەش کە لە گۆڕەمەر بوو لێوە شەر کاک فوادم دیت یادی بەخێر کە کتێبێکی حەقی ملێر دەرتەعینی سەرنوویشتی پێ بوو بڕێکشی بۆ خوێندینەوە و قسە و باسی بۆ کردین کە کەریم جان ئەو دەمی پێشمەرگایەتی کۆمەڵی بە حەقیقەت زۆر هاسان نەبوو لە منتەقەیمان یعنی ئەگەر کەسێک بی هەویسپا ببا بە پێشمەرگەی کۆمەڵی بەڕاستی دەبوایە لە هەموو شتێکی خۆی گوزەرا بە لەلایەک جەمهوری ئیسلامی لەلایەک
مزاحمەتەکانی حیزبی دموکرات ارتجاعی منطقەی ئەوە من لە ناو کۆمەڵەدا لە زوربەی بەشەکان کارم کردووە ئێمە هەر سێ چوار کەس بووین ئێستا لە هەڵوێکە منیان سازماندەهی کرد کاک حەمەسوور بە منی گوتی کاکەوە 4 کەس و بڕۆ بۆ خۆت لە نەڵێن و گەورکێ جگایك ببینەوە و کۆمەڵەی دروستکە بۆ ئەوەڵین جارم من چوون بۆ گوندی پاراستان ڕەنگە ئەو نێوەشە لەوێ ڕابێکە بەسەر منداڕابێ و لەو منتەقەی ماینەوە کارمان کرد زۆر بە دڵسۆزی زۆر بە ڕوح و بە گیان یعنی دەمانەویست ئەرکەکانی کۆمەڵی بەجێبێنین ئەو وەختی واقعاً ئینسانەگە ئەرکێکرد پێ دەست پێدرا پێت خۆش بوو ئیدی هەموو فکر و مەشغەڵەی فکریت هەرەوە بوو من لەوێ کارم کرد بە سورعەت لە 4 کەسەوە بووین بە 39 کەس کە بە هیچ جور کە لە دوایدا جەماعەتی ئەو بەری خولاسە کۆمەڵەت زۆر خۆشحاڵ بوون لە دوایدا من لە بۆکان کارم مەسئولی مەقەر بووم دوایی لە گوردانەکان مەسئولیەتم هەبووە لە ڕادیۆیدا کارم کردووە مەسئولی ڕێکخراوی بەشی نەڵێن بووم مەسئولی ئوردوگای سەفرە و زەروون بووم ئەو کارەوە هێندە کاری دیکەشم کردووە لە ڕادیۆدا لە چ بەشێکی ڕادیۆدانی شۆڕشی ئێران تەبیاتەن مەبەست مینوتۆرینگیان پێدەکرد بەگە لە بیرم بێتەوە چکارێکت دەکرد تەبیاتەنەگەر گزاریش و شێت ئەخبار و شتمان دەنووسیەوە و دەماندا بە کۆمەڵی لەگەڵە و ڕەفیقەی کە بەداخەوە لە لەندەن نێوەکەشم لەبیر نەماوە کوشتیان باشە کاری ڕادیۆ کۆمەڵە ئەوەندی کە من لە یادم بێت هیچ کات دووچاری نەوەسان نەبوو ئەگەرچی هەمیشەش ماڵ بە کۆڵ بوو یعنی ئەو دام و دەستگایی کە بەرنامەی پێزەفت و پەخش دەکرا ئەکسەرەن بە کۆڵی پێشمەرگەوە بوو لەم چێ بۆ چێ و لەم شا بۆ ئەو شاخ دەیان برد بەڕاستی چۆن بوو ئەو کارە دەکراوە ئەوە ئایا هیممەت بوو تەنیا لە خۆنیشان دەدرا یا ابتکارێکی تایبەتی و بە خەرج دەدرا والله طبعا من دیارە زۆر لە کۆمەڵی زۆر لە ڕادیۆیدا نەبووم لە هەموو حرەکاتی ئەو جەماعەتەی بگەم کە چۆنیان کار دەکرد و چۆن کۆمەڵیان دەگواستەوە بەڵام دەم بیستەوە بەڕاستی هەرەوەگەوەی کە جەنابەت باست کرد بە زەحمەتێکی زۆر هەموو جارێ ئەو نەقل و ئینتقالیان دەکرد و کارەکانی خۆیان جێبەجێ دەکرد کاکە سوجیان ئەگەر لەو مەقتەعانە لە ژیانت بیرەوەریەکی خۆش یان ناخۆشت هەیە زۆر بە کورتی باسی بکەی دواتر دەچینە سەر خۆناغیەوەی کە دەچێت دەرەوەی وڵات وەڵام ئەگەر بۆ خۆمی دابنێم هەموو بیرەوەرە ناخۆشیەکانم دەگاتە سەر ئەوەی دەگەڕێتەوە سەر ئەوەی هەر کاتێک هاوڕێیەکی خۆشەویست هەر کاتێک پێشمەرگەیەکی کۆمەڵی گیانی بەخت کردوەوە بۆ من ناخۆشترین بیرەوەریە ئەو ئازیزانم هەرگیز لە بیر ناچێت ڕەفیقانێکی زۆر ئازیز شەید مینە شەید جەلیل شەید عەزیز بایزیدی ئەوانەی کە بە تایبەت من لە نێزیکەوە دەمناسین و هەموو ئازیزانەی کە ئیدی کەشکە نەشم ناسی بن بەڵام لەگەڵیان بووم لە شەڕ لە هەموو ئەو جەریانانەی کە ڕووی داوە بەڕاستی من لە هەمووان لە هەموو شەڕەکان لەگەڵ بووم ئەو ڕەفیقانەی کە گیانیان لە دەستدا و گیانی خۆیان بەخت کردووە بۆ من ڕۆژێکی غەمناک بۆ خاترێکی ناخۆش بێگومان وایە یادی سەردەمە و هاوڕێیانە بەرز بەڕێز بێت دواتر چۆن دەبێت هەستمیم دەگری دەچی بۆ دەرەوەی وڵات وە ئێستا لە وڵاتی نۆروێژ جێژیری وەڵا دوایی ئەو کاکەریمجان وەختێک ئەو بەحسەی کە ئاخری کۆمونیزمی کارگەری لە نێو کۆزمانی مەسووری حکومەت هاتە پێشێدی تقریبەن وردە جەماعەتێکی زۆر کە تەسمیمیان گرگە بڕیار درا کە بیانێرن بۆ خارج و بێن بۆ دەرێ و ئەمەش خاوەن منداڵ بووین و بە تایبەت ئەوانەی کە منداڵی چکۆڵەیانە بێ و ئەوانە تەسمیم گرتم بێمە دەرێ و بە ساڵی 92 هاتووم بۆ نۆروێژ لێرەدا مەزراوە ینی
لە سەردەمی پێشمەرگایەتیدا ئێزدواجت کرد و خاوەنی منداڵ ساڵی 67 ئیزدواجم کردەوە. دیارە چوون بۆ دەرەوەی وڵات کارێکی زۆر ئاسان نەبوو بە تایبەت لەو سەردەمەداوە زۆر ئاستەنگ و ئاڵنگاری لە پێشە فێربوونی زمان خۆگونجاندن لەگەڵ ئیجتیماعی ئەو وڵاتە پەیداکردنی کار و جۆرێک لە جۆرەکان دابینکردنی ژیانێکی سەرەتایی. بەڵام ئەمسالی بەڕێستان لەگەڵ هەموو ئەوانەشدا مودام کەسێکی چالاک و هەڵسوراوێکی بواری مەسایلی سیاسی بوون. لەو زمینەدا ئەگەر کێشە و مەشاکلێکە لەگەڵی بەرەوەبوون بە چۆن خۆگونجاندنتان باس بکەیت. وەڵا من کاکەریم وەکو جەنابەت ئیشارەت پێکرد بەڕاستی من پڕ بەدڵ ئێستاش ئارەزومەندم کار بکەم و کاری حیزبی بکەمەوە، بەڵام هەتاکو ئێستا بە حقیقەت دەتوانم احترافی ئەوەی بکەم تااقەتی ئەو چێشمەی ئێستام نییە. من پێم وابێ ڕەوتی ڕووداوەکان بۆ پێشچوونی مەسائلی و اختلافاتێک کە دێتە پێشێ زۆر بە شێوێکی نادروست کە تاثیراتێکی زۆر منفیداناوە. من لە بیرمە جارێکی ناوی نایەنم نەفەر کەسێک بوو ئەندامی سەرکردایەتی تعریفی تەشویقی منی دەکرد کە بچم لەگەڵ حیزبەکەیان کار بکەم، کەچی دیتم پاش 15 ڕۆژان بۆ خۆی ئیستعفایدا. یعنی من تەنیا و بە تەنیا لەبەر ئەوەی ڕاوەستاوم کە ئەو وەزعیەتە ڕاستیەکەی شتێکی خۆشایان نەبوو. دەنا ئێستاش بەدڵ و بەجیان پێم خۆشەکە کار بکەم و دەستیش پێ دەکەمەوە کار دەکەم. لە کۆمەلگای سوئێددا ژیان چۆن دەکەی، کار دەکەی، کارەکەت چییە و لیشۆکار دەکەی؟ لێرە لە نیوەکاری مەدەتکاری ئیجتیماعیم وەڵا هەر کارەکەم ئەوەندەیە و ژیانێکی خۆش نییە بەڕاستی غوربەت و وڵاتی ئوروپایی وەگەوەی خەڵک خۆی بۆ بە دەریادا دەدا و بە ئاور و ئاویدا دەدا زۆر خۆش نییە. بەڵام وەیدی چوزانمەوە وای لێ جەبری زەمانە قستوینی ئێرە. ڕاست ئەو زەمینانەی کە تیاندا چالاک بووی وەکو چالاکێکی سیاسی، چالاکی سیاسی لە دەرەوەی وڵات معمولەن لە چێ بوارێکدا لە چ زەمینەهایەکدا دەتوانین چالاشی؟ بەعزە جارێکی توانیمە لە دنیای مەجازی بەعزە جارێکی شتم نووسیوە یا لە تەزاوڕات توشتیوادا بەشداریم کردووە، هەڵوێستم هەبووە لە مقابل زۆر شت کە لەتمەی لە بزوتنەوەی شۆڕژێرانەی کوردستانداوە لەو مەوردەیدا ئەوانم کردووە کارانم کرد. من پێم وایە شتێکی دیکە وەکو پرسیار شک نابم کە ئاراسەتی بکەم و زیاتر لەوە ماندوود بکەم. پێم خۆشە بۆ خۆت بە هەموو ئەو بوارانەدا کە پێداچینەوەمان پێدا کرد و ئاورمان لێداوە چاوێک بژێڕیەگە شتێک بۆ وتن ماوە باسی بکەی و دواتر بەیەکەوە ماڵاوی لە بینەران دەکەیت. وڵا سپاس دەکەم. ئەگەرەوە خدما بێ من علاقەمەندیەکی زۆر تایبەتیم باسی مەلە ئاوارەم کرد، علاقەمەندیەکی زۆر تایبەتیم پێیە بە شێعرەکانی کە چینایەتی شێعری چینایەتی هەیە. ئەگەر ئیجازەت بێ شێعرێکی چکۆڵە هەیە بیخوێنمەوە. باس دەکەم. دوژمن تاکەی بدەم باجت دەک وەرگەڕێ تەخت و تاجت، ئەی وەرزێران ئەی جووتیاران ئەی تووتنەوانی ماڵوێران، با بە یەک دڵ و یەک زمان بە خەباتی شێلجێرمان بە خەباتی شێلجێرمان تا دوا پشوو هەوڵ بدەین شەق لەو ڕژیمە هەڵ بدەین. یەکگرتن هۆی سەرکەوتنە خەبار ڕێگای دەستکەوتنە، ئەگەر یەک بین و یەک بگرین لەگەڵ یەکدا بژین بمرین، زاڵ دەبین و سەر دەکەوین بەرز دەبین و نانەوین. هەوڵ و تەقەلای بێوچان بێماندووبوون و پشودان تاقە ڕێگای ئازادیە هێنەری ڕۆژی شادیە. دەست و دەمە خۆش، زۆر سپاس. ئێستا ڕوو بە بینەرانی کۆمەڵا و کەسانێک کە مخاتب بن و ئێستا بینەری بەرنامەکەمانن، ئەگەر شتێکت هەیە ڕوو بەوان فەرموو، ئەگەنا کۆتایی بەرنامەکەمان دێنین. من لە کۆتایی بەرنامەکەدا کاک کەریم گیان
جارێکی دیکە سلاوی خۆم دەنێرم بۆ هەموو خەڵکی کوردستان و بە تایبەت بۆ خەڵکی ناوچەی سەردەشتی قارەمان و خۆڕاگەر و ناوچەکانی و لەو ماوەیدا زۆر بیستومە ئاگادار بووم زۆر لەو ئازیزانەی کە ڕۆژێک لە ڕۆژان دەرگای ماڵەکانیان بۆ ئاواڵە کردوینەوە دۆستمان بوون وەفادار بوون بە ڕێبازی کۆمەڵی بەڵام گیانی خۆیان لە دەستداوە و لە حیاتدا نەماون هەر لێرە ڕاستەری ڕێز و تەعزیم لەبەر مەزارە پیرۆزەکەیاندا دەنوێنم و چەپکە گوڵی ڕێز و وەفا لەسەر مەزارەکەیاندا دەنێم. زۆر سپاس دەکەم، سپاس لەوەی کە بەشداری بەرنامەکەمان بووی. بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا وتوێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێی یۆسف خەلیل پور ئازەر، بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێ و کاتساتیشی خۆشتان لەگەڵ بەرنامەکە بەسەر بردبێت تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی دیکەی ژیان و خەباتی یاران. هەمووتان هەر شاد و سەربەرز بن. دورمان كل بياغي به خبات من جندا سبودود باجا دورمان كل بياغي به لامري بيردا جدالادي من قوم ديني لامادي لامري بيردا جدالادي من قوم ديني لامادي دنياي جيني بو هجارة بو داناني كومل غيبتا دنياي جيني بو هجارة بو داناني كومل غيبتا راجي زداري لريشة دتيني دوي أزادي قلمانا تيني راجي زداري لريشة دتيني دوي أزادي قلمانا تيني Karabari chini kire kara, Karoinami regay ke kosha. Karabari chini kire kara, Karoinami regay ke kosha. Alay suri shorish manawake, Hargaroji sarkam dinage. Alay suri shorish manawake, Hargaroji sarkam dinage. خبات من چند سخت و دور